تیرۆری دکتۆر هۆشیار بەشێک لە مامۆستایانی ئاینی و لایەنە سیاسیەکان و پەرلەمانتاران لەسەر گۆڕی وشیار ئیسماعیلەوە دەنگی ناڕەزایەتیان بەرز کردەوە و ئیدانەی کوشتنەکەیان کرد. دوای تێپەڕینی 4 ڕۆژ بەسەر کوشتنی وشیار ئیسماعیل هێشتا ناڕەزایەتی بەشێک لە چین و توێژەکان لە چەند شار و شارۆچکەیەک بەردەوامە. لەو چوارچێوەیەشدا لە گوندی کەونەباکی زێدی مامۆستا ئاینە کوژراوەکە لە قەزای بەردەڕەش کردبوونەوەیەکی ناڕزایی بەڕێوەچوو. لە خوێنی شەهید دکتۆر وشیار ئیسماعیل خۆش نابین و تا دوا هەناسا بە دوای کەیسەکەیەوە دەبین و داواش لە حکومەتی هەرێمی کوردستان و لایەنە ئەمنیە بەرپرسیارەکان دەکەین کە دۆزینەوەی تاوانبارانی شەهید دکتۆر وشیار بکەنە کاری لە پێشینەیان. ئێمە وەکو خەڵکی دەڤەری قەزای بەردەڕەش ڕێگە بە هیچ کەسێک نادەن کە تیرۆرکردنی بەناحەقی دکتۆر وشیار بکەنە بە کەرەستەیەکی سیاسی بۆ لێکترازانی سیاسی لە نێوان هێز و لایەنەکان لە هەرێمی کوردستان. ئەم کارانە حەقیقەت جێگەی دڵگرانی هەمومانە. لە سلێمانیش مەڵبەندی یەکی یەکگرتو و گردبوونەوەیەکی ناڕزایی لە پارکی ئازادی ئەنجامدا و تێیدا سەرەڕایی دانەکردنی کوشتنی ئەو مامۆستا ئاینیە داوا کرا بە زووترین کات بکوژان بدۆزرێنەوە. بۆ ئەم گردبوونەوە ناڕەزایەتیە دژ بە تیرۆرکردنی شەهید دکتۆر هۆشیار ئیسماعیل بۆ ئەوەی هەمومان بە یەک دەنگ و بە یەکەوە بەبێ جیاوازی ئاین و مەزهەب و ئینتیمای سیاسی و فکری و ئایدیۆلۆژیمانەوە بڵێین نا بۆ تیرۆر و ڕەشەکوژی، نا بۆ سەرکوتکردن و خوێن ڕێژی، نا بۆ ستەم و نەعەدالەتی، بەڵێ بۆ ئاشتی و برایەتی و پێکەوەشیان. هاوکات لە قەزاکانی کۆیە و خەبات لە پارێزگای هەولێر یەکگرتووی ئیسلامی و بەشێک لە مامۆستایانی ئاینی گردبوونەوەیەکی ناڕزایەتیان ئەنجامدا و داوایان کرد بۆ کوژانی وشیار ئیسماعیل بە سزای یاسایی بگەێنرێن. بەڕاستی خوێنڕشتنی مەلا و زانا و زەنایانی ئاینی تاوانێکی یەکجار گەورەیە. ئێمەش نابێ شەهیدانی پێشمەرگە و مەلا و زانای دەست تیرۆرمان لەبیر بچێ تا تۆڵە و خوێنیان نەسێنین. شەوی سێشەمەی ڕابردوو وشیار ئیسماعیل پێشنوێژ و وتاربێژی مزگەوتی عومەر بندیان لە شاری هەولێر لە بەردەم ماڵەکەی خۆی کوژرا کە بەرپرسی مەکتەبی زانایانی یەکگرتووی ئیسلامی بووە. ئەوەش کاردانەوەی لایەنە سیاسیەکان و هاوڵاتیانی بەدوای خۆی داهێنا. شەهید حەبیب اللهە.